چاندنی گوتاری ڕق لە شەقامی عراقیان پرسە گفتوگۆکەم لەگەڵ بەڕێز دکتۆر عەباس جەبوری شرۆڤەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا. دکتۆر سڵاوتان لەبێت، تۆم کاتتان باش. با سەرەتاوە لەوە دەست پێ بکەین لە عراق چێ فەرمانڕەوا و چێ بڕیارەدا، جگە لە حکوومەت کەسی دیکە هەیە؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، زۆر سوپاس بۆ ئەم میوانداریەتان. ئێمڕۆ زۆر بەداخەوە هەندێک ناکۆچی سیاسی هەیە، کەشمەکەکی سیاسی هەیە لە نێو وڵاتەکەدا. ئەم چێشمەچێشە سیاسیەش لە ڕاستیدا کاریگەریی نەرینی هەبووە بەسەر ژیانی خەڵکەوە. زۆری سەرکردەکان و بەرپرسان و سەرچاوەکانی بڕیاردان کاریگەریی نەرینی هەبووە بەسەر بەڕێوەچوونی کاری سیاسی. کاتێک یەکێتی نییە لە بۆچوونەکان، لەگەڵیدا پێگەیشتووی بیر و بۆچوونەکان کێشە دروست دەکەن. بۆیە پێم وایە دەبێت دەسەڵاتەکان و بڕیار لە دەستی دەوڵەت دابێت و وڵاتیش حاکمی وڵات بێ و بڕیار لە چارەنووسی وڵات بدات. بەڵام کاریگەریەکانی دەرەوە و دەوڵەتی قوڵ کاریگەریی نەرێنی بەسەر گەلی عێراق و سومعەی عێراق دەبێت و عێراقیش ناتوانێت دەستکەوتی بۆ هاوڵاتیەکانی هەبێت، چونکە بەریەکەوتنی بەرژەوەندەکان لەم چێشمەچێشانەدا کاریگەریی نەرینی هەبووە لەسەر ئاستی ژیانی ڕۆژانە و ژیانیان. بۆیە پێمان وایە وا باشترە بڕیار بگاتەوە بچێتەوە دەستی وڵات و ئەوان ببن بەسەر چاوەی بڕیاردان تاوەکو کەس نەبێت بە حاکم لەسەر دەوڵات بێجگە لە دەوڵات. بەڵام ڕەنگە بەداخەوە هەندێک لایەن هەبێ بیانەوێ هەژمونی خۆیان فرزکەن بەسەر وڵاتەوە، بەڵام ئەمە کاریگەری نەرینی دەبێت بەسەر بنیاتنانی دامەزراوە و دەوڵەتی عێراق. بەڵێ دکتۆر، دەوڵەت دەسەڵاتە بێت چی بکات بۆ ئەو دەسەڵاتە بگەڕێنێتەوە بۆ خۆی؟ دەتوانین بڵین دەوڵەت یا دەسەڵات بە بێگومان کاتێک بڕیاری لە دەستدا نامێنێت پرۆژە سیاسیەکەی بە شکست خواردوو لە قەڵەم دەدرێت. بۆیە خۆپشاندان لەسەر شقامەکان هەیە. ئێمڕۆ شقامەکان گڕیان گرتووە، ناڕزایەتی زۆر هەیە، خراپی خزمەتگوزاریەکان و نەبوونی کارەبا و دەرفەتی کار زۆرە. کارەبا کێشەیەکی زۆری بە هاوڵاتیان دروست کردووە. ئێمڕۆ وڵات ناتوانێت کارەبا بۆ هاوڵاتیانی دابین بک بە تایبەتی لە ناوەڕاست و باشووری عێراق چەندین ساعتی درێژ دوور و درێژ لە ڕۆژێکدا کارەبانە، هەروەها بێکاری زۆرە. بۆیە دەبینین خۆپشاندان و جموجۆڵی زۆر هەیە لە ناو وڵاتدا. بۆیە ئەو دەبینین کۆمەڵێک ئیهمالی هەیە لە پێشکەشکردنی خزمەتگوزاریەکان، تەنانەت هەندێک شوێنیش کە وەکو ئەوەی کە لە کود ڕوویدا نەبوونەتە هۆی پابەندبوون بە ڕێنماییەکان کێشەی دروست کردەوە. بۆیە دەبێ وڵات دەسەڵاتی بەدەستەوە بێت، دەوڵەت دەسەڵاتی بەدەستەوە بێت، نەوەک ڕێگا بدات بەو دۆخەی کە بگاتە ئەوەی کە دەسەڵاتی بەسەردانە بێنێت، چونکە ئەمە شکستی پێدەهێنێت و جێگرەوەیەک بۆ دەوڵەت دروست دەبێت و عەشوایەت دروست دەبێت. بۆیە پێویستە هەموو بڕیارەکان بێنەوە دەستی دەوڵەت و حکوومەتی هەڵبژێردراو. ئەمەش لە نێو ڕەحمی ئیدارەی دەوڵەت و لایەنە سیاسەکان لەدایک بووە. دکتۆر، بە شێوەیەک لە شێوەکان عراقیەکان ناڕازین لە هەندێک دۆخی ناوخۆی وڵاتەکان، چ لە خزمەتگوزاری بیان هەندێک دۆخی دیکە بێ و بە تایبەتەوانی کە خوازیارن وڵاتەکان وڵاتێکی بەهێز بێت و سەروەریەکەی پارێزراو بێت نیگەرانن. پەرلەمانی عراق لەم ڕۆ توانێتی چی بکە؟ ئایا پەرلەمانی عراق کەمتەرخەم بووە لە تێپەڕاندنی یاساکان بۆی بتوانێت وڵات بە شێوە ڕاستەکە لەسەر ڕێ ڕاستەکەی بڕوات، یاخود هۆکاری دیکە هەن تەنها پەرلەمان نییە؟ بێگومان لە پەرلەمانی عێراقدا کەم و کوڕێکی زۆر هەیە لەبەر بوونی چێشمە چێش، ئەمیش بەهۆی ڕێکنەخستنی دانیشتەکان بە شێوەیەکی ڕێک و تاو نەبوونی نیسابی تەواو.
بۆ نمونە لە 150 یاسا لە خولەکانی ڕابردووەوە هاتوتە ئەم خولەی ئێستا و چاوەڕوانی دەنگدان دەکرێت لەسەری بەداخەوە بەهۆی ئەو ناکۆچیە سیاسی کە لە نێو پەرلەمانی عێراقدا هەیە ناتوانێت ڕۆڵەکەی بە شێوەیەکی دروست بجێڕێ بەداخەوە ئێمڕۆ ئەم ڕاستیش کاریگەری بەسەر هاوڵاتیانەوە هەبوو بە شێوەیەکی ڕاستەخۆ چونکە هاوڵاتیان بە شوێن خزمەتگوزاریە دەگەڕن ڕاستە بەرپرسیارەتی هەیە و ماف هەیە بەڵام هاوڵاتیان بە پرسیارەتەکانی خۆیان بەجێگەیاندەوە بە گوێرەی دەستوریش دەبێ کارەبا و دەرفەتی کار و کۆمەڵێکشتی تریان بۆ دابین بکە بەڵام بەداخەوە ئەمە نەکراوە چونکە ئەو ناکۆچیەی لە نێوان هێزە سیاسیەکان هەیە ئەمە ڕوویداوە من پێم وایە لە نێو پەرلەمانی عێراقی وەکو مردوو حسابە چونکە بەتایبەتی لەو ماوەی دواییدا ئەنجامدانی دانیشتنەکان بەهۆی نەبوونی نیسابی تەواوی بۆ دەنگدان لەسەر کۆمەڵێک یاسای گرنگ بۆ نمونە یاسای نەوت و غاز و یاسای موچە و هەروەها یاسای حەشدی شەعبی تاوەکو ئێستا گفتوگۆی لەبارەوە نەکراوە چونکە پەرلەمان نەیتوانی وە زەمینەیەک بدۆزێتەوە بۆ ئەوەی ئەم یاسایانە دەربکات و ئەمەش کاریگەری هەیە بۆ بەسەر هاوڵاتیانەوە. دکتۆر وەکو باستان کردەوە ململانەی کە لە نێوان سیاسیەکان و لایەنە سیاسیەکان لە عێراقدا هەیە و ئەو شەڕێکان دیشانەیکەن نەک بۆ خەڵک لە پێناو بەرژەوەندی تایبەتی خۆیان ئەیکەن ئەم ململانەی لە نێوان لایەنە سیاسیەکان هەیە تا چەند چاوەڕێیەکرێ شۆڕ بوو بێتەوە بۆ ناو خەڵک وە گوتارێکی ڕق و قینەی لە ناو خەڵک و شەقامی عێراقیشدا دروست کردبێ. ئێمە تاوەکو ئەم ساتەی کە مرتۆ تێدا گفتوگۆ دەکەین هیچ بۆ چوونێک لەلایەن هێزە سیاسیەکانەوە نەبووە کە وڵات بەڕێوە دەبەن زیاتر لە 21 ساڵە تاوەکو ئێستا ناکۆچیەکان بە قوڵی ماونەتەوە دامەزراوە بوونی نییە تاوەکو ئێستا لە ژێر حکومی پێکهاتەکانین و دەسەڵات بوونی نییە ئەمەش کۆمەڵێک سیاسیەکان بیر لە هەڵبژاردنەکان و بەدەستێنانی دەنگ دەکەنەوە هەروەها شێوازی ڕێخستنەوەی خۆیان و ژیانیان بۆیە بەداخەوە کەس خەمخۆری بۆ وڵات نەبووە بەداخەوە هەروەها ئەو گەندەڵی و ئەو فەزیحانەی کە لەم وڵاتە ڕوودەدەن کاریگەریشی زۆر نەرێنیان بەسەر خەڵکەوە هەبووە تاوەکو ئێستا زیاتر لە 400 حزبی سیاسی هەیە بەشداری دەکات بەڵام ئەو بەرنامەیە چیە پێشکەشی دەکەن ئەم حزبانە تاوەکو ئێستا هیچ شتێکی پێگەیشت و معقول نییە کۆمەڵێک پێشکراون بەڵام زۆربەیان کۆپی ئەوە دەورەکانی پێشووترن ئاخۆ ئەمانە چی دەکەن چۆن هاوڵاتیان دەتوانن کەسی دروست هەڵبژێن ئاخۆ دواتر پەرلەمان چۆن دەتوانێت کۆمەڵێک یاسا لە بەرژەوەندی خەڵک دەرکات بۆیە ئەم فەوزا سیاسیەی کە هەیە کاریگەریی نەرێنی هەبووە بەسەر عێراق و بەسەر دانیشتوانەوە. ڕێز دکتۆر عەباس جبوری شرۆفەکاری سیاسی لە بەغدا و لەگەڵماندا بووی زۆر سپاس دکتۆر.